لە ڕێگەی جیمیەکەمەوە سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم مێزە. ئەمە مێزی بەرنامەی لەگەڵ ڕەنجە کە هەموو یەکشەمەیەک لە ماڵەکانتانە بە دیارەوە دانیشن. ئەم مێزە شوێنی گەنگەشەکردن و گفتوگۆکردنی پرس و کێشە جددیەکانی ئەم وڵاتەیە، هەوڵدانێکە بۆ بە سیستماتیکردنی ژیان. لێرەدا بە ئامادەبوونی چەندان میوانی قاڵ، خەڵکی ئەکادیمیا، خەمە گەورەکانی ئەم نیشتیمانە شەوانی یەکشەمە تاوتوێکرێ و زۆربەی جاریش چارەسەری زۆر لۆجیکی و زۆر سەردەمیانەی بۆ ئەدۆزرێتەوە. لەوەتەی ئەم پرۆگرامە هەیە کە تەمەنی وا بۆ 20 ساڵە چێبەنا و تایتڵی جیاواز چەندین ڕۆڵ و کاریگەری گەورەی لە کۆمەڵگادا هەبووە لەسەر پرسە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکان. لە کابینەکەی کاک کۆسەد ڕەسوول، لە کابینەکەی کاک بەرەم ساڵح، لە کابینەی یەکگرتووی کاک بەرەم ساڵح و لە کابینەی یەکگرتووی کاک نێچیروان بارزانی و هەروەها کاک عیماد ئەحمەد و هەروەها کاک مەسرور بارزانیشدا ئەم بەرنامەیە هەتاوەکو ئێستا عمری درێژ بووەتەوە و زیندووە و لای خەڵکی کوردستان زیندووە. ڕاستی پێتان بڵێم ئەم بەرنامەیە هیچ سەردەمێک نەبووە بەرنامەیەکی بێکێشە بوو بێت. بەوە نابێت کە هەندێک جار لەبەر خاتری شکۆی بینەرەکانم و لەبەر خاتری کوردستان و لەبەر خاتری نیشتیمانەکەم لە ناو پرۆگرامەکەمدا ئاوا چۆکمدا نەداوە. بەڵام بەڕاستی میدیاکاربوون لە هەرێمی کوردستاندا ئەبێ دڵی شێرت هەبێت، چونکە هێشتا کولتوری دیموکراسی لە ناو ئێمەدا چەقی نەبەستووە، قوڵ نەبووەتەوە، ڕۆ نەچووە. هێشتا بەداخەوە ئێڵم کە دیموکراسی بە کۆمەلگای خێڵەکی ئێمە زۆر نامۆیە، لەگەڵ ئەوەی کە هەوڵ زۆرە بۆ بە مۆدێرنکردنی کۆمەلگای خۆمان لەلایەن ڕۆشنبیرانەوە، بەڵام هێشتا تێگەیشتن لە ڕەخنە لە وڵاتی ئێمەدا نەگەیشتۆتە ئاستی لە ئاستی ئەزانن چیدا لە ئاستی سەردەمی جەهالەت و عەقڵی جەهالەتی عەرەبیدا کە لە موعجەم و لە قاموسی عەرەبی کۆندا نەقد یەکسان بوو بە قەتل، واتە ڕەخنە یەکسان بوو بە کوشتن. ڕاستیتان پێ بڵێم ئێستش لە لۆجیکی سیاسیەکانی کوردستان و حیزبە سیاسیەکانی کوردستان تاکوتەرایان لێ دەرچێ لە بیرکردنەوە و لە سروشت و لە مەنتاڵیتەیانە ڕەخنە لای ئەوان یەکسانە بە کوشتن. ڕەخنە وەکو ئەوروپیەکان بە وەسیلەی دروستکردن و بیناکردن نازانن. لە ئەوروپا شەریکەیەک مەلاین دۆلار سەرفەکا بۆی کە خەڵک لەسەر جادا ڕەخنەی لێ بگرێت، چه ئیستبیان بڵاوکاتەوە بەناو ماڵەکانە. بەڵام لێرە ئەکادیمیەکانە هێنی ئەڵێ عەیب و عارەکە لێرەدایە، ناژڵە عەیب و عارەکەت. فەرقی هەیە لە ڕێی ڕێزمانی و ئەڵێ عەیب و عارەکی هەمومان لێرەدا، هێشتا ئەمەش قبوڵ ناکرێت. چەند ڕۆژێکە لە هەندێک لە میدیا و سۆشیال میدیادا کە یەکەم جارە قسەی لەسەرەکەم لەبەری هەندێک لەو میدیانەی کە قسەیان لەسەر بەرنامەکەم و شکۆی بەرنامەکەم و خۆشم کرد میدیای ڕسمی بوون و بەداخەوە لەو میدیاشەوە بوون کە زمان حاڵ یا تا ڕادێکی زۆر هینی حیزبێکی گەورە و خاوەن مێژووی وەکو پارتی دیموکراتی کوردستانە خودی پێشکەشکاری ئەو بەرنامەیە کە هیچ ناکە من تعریفی بەرنامەکەم بکەم، پێڵەن کرێگرتە، پێڵەن بەرنامەکەی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی شخصی، لەگەڵەوەی کە من زۆر دەمێکە لە ئیمتیحانی بینەرەکانم دەرچووم، عمری بەرنامەکەم 20 ساڵە کەس نەیتوانیوە پێم بڵێ پێ و ئاوا خواردانە. بەڵام جارێکی تریش جەخت لەواکەمەوە کە جگە لەو خوایی کە دروستی کردوم لەم سەرگۆی زەویە، ئەمەوێ پێتان بڵێم خۆم بە منەتباری هیچ کەسێک لەسەر گۆی زەوی نازانم بە تایبەتی سیاسیەکە، و ئەمێ ئەوەش بڵێ کە هەر بزنسمان و هەر سیاسیەک کە من بچم بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم، بەرنامەکەم، شکۆی بینەرەکانم، ئەو مناڵانەی کە سەیرم مەکەن، ئەو خانەنشینانەی کە سەیرم مەکەن، ئەو بێباوکانەی کە متمانەیان پێمە، بچم بۆ دەستکەوتی شخصی خۆم و بۆ پارەی ڕەش و پیس و حرام بەکاری بهێنم، ئەو کەسەی کە من ئاوا بچمە بەردەمی، ئەگەر سیاسیە، ئەگەر بزنسمانە، ئەگەر کووردە، ئەگەر عەرەبە، ئەگەر ئینگلیزە، هێشتا لە دایک نەبووە و لە دایکیش نابێت کە من شکۆی بینەرەکانی بۆ هەڕاج بکەم. بگرە من زۆر جار خۆمم لە زۆر مەلەزات و زۆر خۆشی و زۆر پۆست و زۆر پلەپایی سیاسیش بواردووە، خۆمم لێ مەحروم کردووە لەبەر خاتری بینەرەکانم، لەبەر خاتری شکۆی میدیای کوردی. ئەوە مێزی ڕەنج نییە لای سەدان میدیاکاری خاوەن وجدانی ئەم وڵاتە، ئەوە شکۆی بەشێکی گەورەیە، تاریخێکە لە میدیای کوردی.